وەک ئاماژەمان پێدا ئاوی ناو ئەشکەوتی دەرزیلە کە لە 5 سەرچاوە پێکات بوو لەگەڵ چەند سەرچاوەیەکی دیکە کە لە ناو ئەم تاشە بەردوو فۆرمێشنانی کە لێرێ پێکاتە زەویناسەکان یەکە گرن چەمێک پێکەین کە چەمی ئاوە سپیە کە ئاوەکەی سپیە یاخود هەندێک کات لە هەندێک فەسڵدا سەوز باوە یاخود زەردباوە زیندەوەری تێدا ناژی ئەمەش ڕەنگی ئەم ئاوە بەهۆی بەکتریاوەیە کە بەکتریایەکمان هەیە کە ئەو جیپسەمەی کە لە پێکاتە جیۆلۆجیەکانە هەیە تێکێشکێنێ وای لە یەکات گۆگردی سربەست ئەکاتە ئاوەکەواتە گۆگردی تواوە لەناو ئاوەکە هەیە هەتا وەکو گۆگردی تواوە لە ئاوەکە زیاد بکات ڕەنگەکەی تۆخترە بێت یاخۆت زەردبا و سەوزباوە بێت بۆیە چەمی ئاوەسپی ناونراوە بەم ناونیشانەوە کە گۆگردی تواوەی تیا و ڕەنگەکەی بەو شێوازە دەرەکەێت چەمی ئاوەسپی ئەڕژێتە سەر بابڵێن لە سەر بە حەوزی عوزێمە دواتر تێکەڵ بێتەوە لەگەڵ ڕووباری عوزێمە ڕووبارەکانی تری خواروی عراق کە لە حەوزی عوزێم پێکەیت